پێی پیشان نادەم لە دوورڕا دەبی پێم برێ ئەو نانیشانەوەیە دێم فەرم کاکە ئێت و ئەمیش پێی ئەوە چاوم لە ماری خەچینی عەزم لێ خاونەکەی بێت تەسلیمی کەمەوە. جەژنی قوربانە و بە بۆنەی قوربانیکردنەوە چیرۆکی جیاواز ڕوو دەدەن. کاگرابەریش یەکێک لەو کەسانەی کە ئەمڕۆ مانگایەکی لە سنووری گەزنە دۆزیوەتەوە من دەمەوێت قسە لەگەڵ خۆی بکەم. کاگرابەر سڵاو لێ بێ سەرەتا جەژنت پیرۆز بێت. دەمێت پێم بڵێ ئەم مانگایە لە چۆ دۆزیوەتەوە و ئەگەر پێمان بڵێ چۆنی بووە. سەلاو لەنگۆش بەخێر بێن جەژنتان پیرۆزبی وەڵا ئەمڕۆ ئەم دەغرەمان دەدووریەوە تقریبا نزیک سەعات 10 وەلا دەڕاستە بەناو کە ئەمنیش چوون مەڵەشەکان ئەگرمەوە دیتم ئەم عیوانە ناو تەبارەی بوو ئەوەندە هینامانەوە لێرە عەلەف و چتماندایە ئاوماندایە چوومە لەو گوندانێ دەوروبەری بانگەوازمان کرد بزانی چییە گوتمە نەکو نزیکانە بێوی شەتە ئێستا خاوەنی نهاتووە و کەسیش نهاتوە بەلایەوە عەز دەکەین لە ڕێگای کەناڵی ئێوە بێن هەر کەسی خۆی بە خاوەن دەزانی نانیشانەکەی برێ و تەواو منیش دەیدەمەوە عەز ناکەم ماری کەسم لە لابی. زۆر باشە کاگرابەرجان ئەو مەرجانە چین کە دەبێت ئاژەڵەکە بدەیتەوە خاوەنەکەی بۆی. وەڵا ئەو مەرجە ئەوەیە دەبی ناونیشانی کاملم داتێ برێت چ ڕەنگە ئایا جوانەگای ئایا عیو ئەوە بەرخە مەڕە مێنجینە چ ڕەنگە چ ڕەنگ نییە کۆکوونیا دەبی ناونیشانەکەم داتێت لە بۆی پێی پیشان نادەم لە دوورڕا دەبی پێم برێ ئەو نانیشانەوەیە دێم فەرم کاکە ئێت و ئەمیش ئەوە چاوم لە ماری خەچینی عەزم لێ خاونەکەی بێت تەسلیمی کەمەوە. باشە کاگرابەر لەگەر نوێژی ئەنجامدانی نوێژی عەسری ئەمڕۆ قوربانیکردن دەوەستێت کۆتایی پێدت ئەگەر تا نوێژی عەسر خاوەنەکەی نێت چی دەکەی؟ وەڵا من بەخۆم هەر لە بنەماڵەیەکی مەلاینە ئەندە مەلامان غزمە زۆر پرسیارم کردیە دەرێ دەتانی دوو ڕێیلۆ دانامە یەکە چەند دەرێ لێی گەڕێ هەتا سارێکی بە خێوی کە پاشان بکە پارە و پارەکەی هەگرە یەکە چکە گوتی دەتانی بکەی خێر لۆ کابرا بدێ مزگەفتە شتەچی ئەوانەی بەم گوتەتە ئێستامیش ئەز دەکەم خاوەنەکەی بێ باشترە نەک ئەوانە لە زۆر لەسە من نەکەوی. زۆر باشە کاگرابەر ڤیددیۆ بابلوی ناخود نالی هیچ کەسێکیش تەسویر بکە یاخود هیچ کەسێک ببینێت ئارێوەڵە لە بۆی ئەم سارە لە لای خۆمان لە گەزنەی کابرا گوتی بەلای کرد بووە 50 کەس خۆی کرد بە خاوەنی لێ ئەمن عەز ناکەم نابیشت ببینی ڕاستی نابی گلەیش بکەن نابی دتان لێم عادز بین ئەوەی هاتبا نامیشانێکی برێ و ئەمیش پەیوەندی کردو بڵێ مانگە کەس پەیوەندی نەکردێ بەخوای چوومە لەو گوندانەش گەڕامە چەند گەڕامە لە سعات 2 گەڕامە هەتا سعات 1 کەس نەبووە. زۆر باشە زۆر باشە کاگرابەر دەست خۆش بێت سوپاس بۆ هەڵوێستە جوانت ئەمە قسەی کاگرابەر بوو کە لە کاژمێردەی بیانیوە ئاژەڵێکی دۆزیوێتەوە و داوا دەکات خاوەنەکەی بێت بیباتەوە بەمەرجیەوەی بزانێت چ ڕەنگێکە و لەکوێ ئاژەڵەکەی لێبزر بووە.